ناوەندی هەواڵی کۆمەڵەمان جارێکی تر لەگەڵا هاوڕێیانی ناوەندی هەواڵی کۆمەڵە کاک ڕاشدی خۆشەویست. کاک ڕاشد ماندوو نەبن، سواز بۆ زەحمەتەکانتان دەم 4 ڕۆژەی ڕابردوودا ئێوەش زۆر ماندوو بوون و بە تایبەتی ئەمڕۆ بزانین دوایین هەواڵەکان چیمان پێڵێن. ئەگەر ئێمە شتێک هەیە نەوتوەراوە یا بە هەڵە وتومانە، چونکە ئێمە لە کاتی بڵاوکردنەوەی ڕاستەوخۆین، لەوانەیە هەندێک شوێنمان لەبیر چوو بێ یا هەندێک شوێنمان وەک خۆی باس نەکرد بێت. حەزەکەم ئێوە کە زیاتر کارتان لەگەڵ ئەوەیە زیاتر بۆمان ڕوونکەنەوە بزانین وەزعیەتی ئێران و کوردستان ئێستا چۆنە. سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو ئازادی خوازان و تێکۆشەران کە لە شارەکانی کوردستان بە تایبەت ئەو شارانەی کە لە ژێر سەرکوتێکی زۆر چڕی ڕژیمدا بوون و پەیوەست بە مانگرتنەکان بوون. لەسەرەتاوە باس لە ئەو شارانەی کە بەڕاستی لەژێر بۆ ماوەیەکی زیاتر لە 12 ڕۆژە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە سەرکوتێکی زۆر سەختیان زۆر توندیان لەسەر کراوە، بەڵام دیسانیش هێشتا بەردەوامن لە ناڕەزایەتی و مانگرتن دژ بەوە ڕژیمە. لەسەرەتاوە سەبارەت بە مانگرتنەکانی خەڵک لە شارەکانی کوردستان ئەتوانین ئاماژە بەوە بکەین کە لە شارەکانی قوتورەوە بگرە ماکۆ تاک و شارە جۆرا و جۆرەکانی پارێزگای ئیلام خەڵک لە مانگرتنی گشتیدا بووە. هەروەها لە شارەکانی سنە لە شاری سەقز بە تەواوی دوکانەکان داخراون، یانێ ئەتوانین ئەوە ببینین کە شار بە تەواوی بازاڕی داخراوە، شار بە تەواوی و شارانە بە تەواوی خەڵک چوونەتە ماڵەکانی خۆیان، یانێ هەڵوێستێکی زۆر توندیان بەرامبەر بە ڕژیم بەرامبەر بە ئەو سەرکوتانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە دژ بە ناڕازیان نیشانی داوە. هەروەها ئەتوانین ئاماژە بەوە بکەین کە ڕژیمی کۆماری ئیسلامی کە ترسی ئەوەی لە دڵدایە کە دیسان خەڵکی کوردستان ڕاپەڕینێکی زۆر گەورە دەست پێ بکات و ببێت بەڕاستی ببێت بە ڕێبەری ئەم ناڕەزایەتی و خۆپێشاندانە، هەوڵی داوە بە هەندێک مانۆڕی نظامی بە سوڕانەوەی هەلیکۆپتەر لەسەر شارەکانەوە یان نازانم لە بەردەوامی ئەوەدا ئەو کەسانەی کە لەباسی شەخسین بە سازکردنی ئاژاوە لە ناو شارەکانە، بە خراپکردنی ئەمواڵی کەسەکان، شتەکان ماشینەکانیان چن شیشەی ماشینەکانیان نەشکێنن، هێرش دەکەنە سەر خەڵک، بەو شێوازانە ئەو هێرشانە کە لە سەر خەڵکی یەکەنە ڕەوای بکەن، یانێ ئەو ئاژاوە گێڕیە کە خۆیان سازی دەکەن بیکەن بە ئامرازێک بۆ ئەوەی کە بتوانن هێرش ببەنە سەر خەڵک. بەڵام دیسان هەموو ڕەخمی ئەو هەموو هەوڵیژە کە داویەتی هێشتا نەیتوانیوە لە سەرکوتەکانی نەتیجەیەکی وەربگرێت. دیسان بەرەو یانێ کۆماری ئیسلامی بەرەو بارودۆخێکی ئەڕوا کە ناتوانێت بەڕاستی ئەو ناڕەزایەتیە ئەو مانگرتنەی خەڵک کۆنتترۆل بکە. دوایین هەواڵەکان چییە کاک ڕاشد؟ کوردستان لە چ بارودۆخەکایە بە تایبەتی؟ کوردستان ئێستا دەستگەیشتووە؟ ئێستا سەبارەت بە کوردستان زۆربەی ئەو شتانەی کە ئێوە باستان لێ کردوون هەنا. لە زیندانی ناوەندی شاری سنە کۆمەڵێک لە بەندترکراوان کە بریتین لە 8 کەس بە مەبەستی پشتیوانیکردن لە ئەم مانگرتنەی خەڵکە کە ناوەکانیان ڕەفیق سەلیمی، ڕەفیق مەولودی، ئەدریس منبەری، یوسف ئەحمەدی، فەریاد قادری، نادر بەحمەنی، مەحموود سادقی و محەممەد ڕەحیمی. بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایان گەیاندووە کە دژ بە ئەم سەرکوتانەی ڕژیمەوە هەروەها بە مەبەستی پشتیوانیکردن لە مانگرتنی خەڵکمان لە خواردن دەکرێت. هەروەها لە بەردەوامی ئەو هەواڵانەی کە بەدەستمان گەیشتووەن لە شاری لۆماری ئیلام، هەروەها لە شاری ئەتوانین بێژین ناوچەی کۆزەرانی کرماشان، لە شاری خودی کرماشانیش هەروەها
خەڵک ڕژانەسە سەر شەقامەکان بەڵام لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمەوە هێرش کراوەتە سەریان بەڵام هێشتا نەگەیشتون بە هیچ ئامانجێک و بەهۆی خۆڕاگری و مقاومەتی خەڵکەوە ناچار بوون کە پاشەکشە بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک ڕاشدی خۆشەویست بەشێکەوەوانەی کە بەدەزێمە ئاگات و ئێمە لێرە وڵایەکەنەوە حاصڵی ڕنج و زەحمەتی ئەوەی خۆشەویستە لە ناوەندی هەواڵی کۆمەڵە هەواڵێکی تازە هەبوو هەروەک ڕۆژانی پێشوو ئەمڕۆ هاوڕایانی تەلەڤیزیۆنی لە ئاگادار بکەینەوە ئێمەش هەم لە ڕێگای کاناڵەکانەوە کە خۆتان زەحمەتی کێشن ئێمەش لە ڕێگەی کەناڵی تەلەڤیزیۆنەوە هەوڵە دێن بڵاو بکەینەوە ماندوو نەبن دووبارە سپاسانەکەین سپاس بۆ ئێوە هەر بژین.